سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین بۆ زیاتر باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان سەبارەت بە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو بتوانین لە کاتی پێویست وەکو بناغە و بنچینە بەکاری بێنین و بتوانین سودی لێ وەربگرین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایی. ئێمە لە دوابەشی یاخود دوا کۆلێژی زانکۆی هەڵەبجەین و باسی کۆلێژی پەروەردەی شارەزور بۆ ئێوەی خۆشەویست دەکەین لەم ڤیدۆیەدا. خۆشەویستان با بزانین کۆلێژی پەروەردەی شارەزور کەمترین کۆنمرەی وەرگیراوی چەندە و وا بەشەکانی چین. ئێوەش بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە لەگەڵمان بن تا کۆتایی ڤیدۆ بینەر بن. یەکەم بەشمان لە کۆلێژی پەروەردەی شارەزور لە زانکۆی هەڵەبجە بریتیە لە گەشەپێدانی مرۆیی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 7.039 و بە هەمان کۆنمرێش بۆ گشتێکەی پارالێلی پارێزگا وە گشتێکەی 60 ئێوارانی پارێزگا 53.8 گشتێکەی 54.186 و دووەم بەشمان لە کۆلێژی پەروەردەی شارەزور بریتیە لە بەشی زمانی کوردی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 62.5 و گشتێکەی 65.2 پارالێلی پارێزگا 6.1 و گشتێکەی 63.379 ئێوارانی پارێزگا 57.7 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی. کۆتا بەشمان لە پەروەردەی شارەزور لە زانکۆی هەڵەبجە بریتیە لە باخچەی مناڵان کە 62.285 زانکۆڵاینی پارێزگایە و 64.155 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 58.8 و گشتێکەی 62.2 ئێوارانی پارێزگا 56 و گشتێکەی 59.012. قوتابیان و خوێنکارانی عزیز ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژی پەروەردەی شارەزور بە هیوای ئەوەی جێگەی سود و ڕەزامەندی و هەروەها داتا و زانیاریەکیش بێت لە لای ئێوە لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانن سودی لێ ببینن. خۆشەویستان زۆر جار باسی ئەو کەمترین کۆنمرانەمان کردووە کە لە ئاستی ڕێنماییەکان کەمترن ئەوەش بابەتەکەی ئەگەڕێتەوە بۆ حسابکردنی کردت بۆ بابەتەکان. ئێمە بۆ کۆلێژەکان پێویستە کۆنمرەمان لە 6 کەمتر نەبێت تاوەکو بتوانین ئەو بەشانەی کۆلێژن بە پارالێل و بە ئێواران هەڵیان بژێرین و ئەبێ 65 کەمترمان نەبێ بۆ ئەوەی بە زانکۆڵاین بتوانین هەڵی بژێرین. بەڵام لە کاتێکە کۆنمرەمان کەمترە بۆ بە زانکۆڵاینیش وەرەگیرین ئەوە حسابکردنی کردێت بابەتەکە یەکلایەکاتەوە. خۆشەویستان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانشتان ئاگادار بکەنەوە با کەناڵەکەمان بناسن واروا لە ئینستاگرامیش بە هەمان ناو ناونیشان ئێمە لە خزمەتتانین بە هیوای سەرکەوتنتان.